فەرمووی. جارێکی تر زانکۆی سلێمانی و لەسەر پێشنیار و ڕاستپاردەی بەڕێز دکتۆر یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی زانکۆی سلێمانی هەڵدەسێت بە ڕێزلێنان لە کەسایەتیەکی تری گەلەکەمان کە هەمیشە دەستەکانی پڕگوڵ و شیرینی بووە بۆ کورد و سلێمانی. مامۆستا جەمال عەبدول کاتێک مامۆستا بووە هەمیشە خوێندکارانی شاری فێری وەفا و ڕەوشتی جوان کردووە. مامۆستا جەمال عەبدول کاتێک کتێبی بیرۆکی زانکۆی سلێمانی دادەنێت تیشک دەخاتە سەر هەندێک لە پێشهات و بیرەوەریەکانی سەبارەت بە دووبارە دامەزرانەوەی زانکۆی سلێمانی زانکۆی دایک شارایەکی تر دەخاتە سەر گەنجینەی کتێبخانەی کوردی و وەک خەمخۆرێکی دڵسۆز و بە ئەمەکی شاری سلێمانی باسی لێ دەکات. ئەم ڕۆژ بۆ جارێکی تر مامۆستا جەمال عەبدول خوێنەوارانی کورد شاد دەکات بە کۆکردنەوەی سەرجەم ئەو نووسراوە و بەرهەم و کارە زانستی و ڕۆشنبیریانەی کە لە دووتوێی بیبلۆگرافیای جەمال عەبدول دەیخاتە بەر دیدەی ڕۆشنبیرانی کورد. ئەمڕۆ زانکۆی سلێمانی بە خۆشحاڵیەوە هەڵدەسێ بە سازدانی ڕێزلێنان بۆ مامۆستا جەمال عەبدول لە پای ئەو هەموو خزمەتەی پێشکەش بە کورد و کوردستانی کردووە. سلێمانی ئەو بێشەیەی هەموو دەم لە ڕاچەنیندا بووە و لەگەڵ هەموو ڕاچەنینێکیشدا نەوەیەک لەدایک بووە پڕاوپڕووە لە بەرخودان. لە چلەکانی سەدەی ڕابردوودا لەو شارە پڕخرۆشەدا لە باوەشی خێزانێکی خاکپەروەردا منداڵێک لەدایک بوو ناوێن لێنا جەمال. دواتر زەمانە سەلماندی لە هەموو شتێکدا جەمالە، لە خوڕەوشدا، لە سیاسەتدا، لە زانستدا و لە میهرەبانیدا. ئەو کەسایەتیە مامۆستا جەمال عەبدولە. جەمال عەبدولمەحەمەد بەرەبەیانی 18 1940 لە ئاگەڕکی سەرشەقامی شاری سلێمانی لەدایک بووە. لە تەمەنی 5 ساڵیدا لە حوجرەی شێخ محێدینی قازانقایە و 2 ساڵی دواتر لە قوتابخانەی ئەیوبیە دەستی بە خوێندن کردووە. ساڵی 1957 ئامادەی و ساڵی 1962 بۆ 1963 بەشی کیمای کۆلێژی پەروەردەی زانستگای بەغدای تەواو کردووە. ڕۆژی 12/1964 بە مامۆستای ناوەندی شۆرشی سلێمانی دامەزراوە. ساڵی 1967 بە یاریدەدەری بەڕێوەبەری ناوەندی ناوبراو دانراوە. لە هەڵوێستپاکی و دەمپاکی و دەستپاکی و گیرفانپاکی و قەڵەمپاکی و نیو سەدەیە هەموو تەمەنی خۆی لە پێنا و عشقێکی زۆر گەورە کاویژ وشەی پیرۆزی کوردیە تەرخان کردووە و من لێرە لە بەرامبەر ماندووبوون و شەو نەخۆنیەکانی ئەم پیاوە فریشتەیە دەچەمێمەوە. هەزار جار پیرۆزبایی ئەم دەست پێشخەرێتان لێ یەکەم بەڕاستی دەستی هەموو ئەوان هەزار جار خۆش بێ کە لە پشتەوەی ئەم بیرۆکەیە جوانە بوو. داوا لە بەڕێز مامۆستا جەمال عەبدولەکەین بفەرمێ بۆ سەر ستەیج بۆ وەرگرتنی درع و بڕوانامەی ڕێزلێنان لە زانکۆی سلێمانی. وەها ڕێکخراوی وەرزشکارە دێرینەکانی پارێزگای سلێمانی با فەرمێ. بە پێویستی و ئەمەکی ئەزانم کە بڵێم خۆم بە قەرزاری ماڵ و مناڵ و تەنانەت کەس و کار و دۆست و ناسیاوانیش مەزانم کە هەزار ئەفسوس
بەهۆی ڕەوش و بارودۆخی تایبەتی خۆمەوە بە درێژایی تەمەنم نەمتوانی وەک مرۆڤ و باوکێکی ئاسایی ڕفتار بکەم و بە دڵی خۆم ئەرکی مرۆڤایەتی و باوکایەتیان لە هەموو ڕوویەکەوە بە فراهم بکەم و قەرزاری هاوکاری و قایلی و پێوەماندووبوون و خۆراگری بێپرتە و بۆڵە و سۆز و خۆشەویستی مناڵەکان ڕێباز و ڕاز و ڕەوا و سزا و